ولی بینران هوا کجای سرنجه لوداوی نوری مالکی سروک دولت یاسا کویکش که ساتین به باندورین چارچوبه هبندی او بگمان شیعیانه بردام درد که و داخوانیت بالکجده ده دبیجه مترسی سر عراق و سیستمی یه سیاسی و یه نها شوازی اداره کرنه هیه و جاری جدی بیجه نقشه روشالات نوین جولاتین بهیز یه ناوندی به ولاتین بچوک ده بهتا گوارتن جبر کوی دی تو ولاته که پیس نبه هجمون اخوال سر اسرائیل و مترسی لسر وی ولاتی دروز بگه افتر صدر انجامی چه گلو بگمان عمار الحکیم جیگ دو او پیر افیکه تکس کرده بوم برئيس دكتور غازي فيصل ريفبري سنتري عراقي بوليكولين استراتيجيك لعمانيا بيتختا أردن الجلمية دكتور دماتا باجبه نوري مالكي دترسا نقشة سياسية عراقي بتمامي بهتا غوارتن ولاتن دفري دابشي هريمين بچوك ببن سرنجاتا جلو يعني أعتقد أن مسألة التقسيم من بين بابتي دابش كردني عراق ياخذ سوريا ياخذ ولايتان عربي بالشوية كي قشتي أما بابتك استا توتوي ناكريت وبلانك لو شويش بجدي لعرادانية لبروي بناماي كاري بيماني نتوي قرتو كان وياسيني ودولتي هردو كان أعماجب ودا كان زور برونيك بنامايكي كاري نتوی گرتوکانه یک گرتوی خاکو پارێزراوی سنوور و دەستنەبردن بۆ سنووری ئەو وڵاتانەی کە نەخشەکەیان دیاری کراوە لە نەتەوەی گرتوەکاندا پێدانراون ویدرۆ ویلسن سەرۆکی ئەمریکا لە جەنگی جیهانی ئەم بنەمایی داناوە جگە لەوەش کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەو یاسایان لە خۆ گرتووە و لە پەیمانی نەتەوەی گرتوەکان بە ڕوونی ئاماژەی پێکراوە ڕەنگە دابشکاری لە یەک دۆخدا هەبێت بەرەبەر چاوگرتنی ئەم بنەمە ئەویش حاڵەتێکە پێی دەوترێت حاڵەتی کۆمەڵکوژی کۆمەڵ جینۆسایدێکە بێت یاخۆت وەکو ئەوەی لە یۆگزلافیا ڕوویدا دوای ئەوەی کە جینۆسایدێکی بە کۆمەڵ لەوێ هەبوو و لە ئەفریقیا بە هەمان شێوە لە ڕواندا بە نمونە هەمان شت ڕوویدا ئەو کاتە بەڵام ڕواندا دوای جینۆسایدەکە دابش نەبوو بە تایبەتی دوای وەستاندنی کۆمەڵکوژیەکان و ڕووکردن لە ئەشتەواییەکی نیشتیمانی ئەمڕۆ ڕواندا خاکێکی یەکگرتووی هەیە و دەوڵەتێکە کە پێگەیەکی زۆر گرنگی لەسەر ئاستی ئابووری پێشکەوتن لە ئەفریقیا هەیە و لەسەر ئاستی کۆمەڵایەتی بە هەمان شێوە وڵاتی یەکەمە بەڵام لە هەمان کاتدا شتێک گرنگ هەیە کاتێک تۆ هەمەچەشنی نەتەوەی لە وڵاتێکدا هەیە و چەند پێکهاتەیەک لە وڵاتەدا دەژین وڵاتان ڕوو لە خۆبەڕێوەبەری دەکەم بەڵام پێویستە لە چوارچێوەی یەک دەوڵەتی نیشتیمانی بێت واتە لە هەمان اول دەبێت تدیتن گواردنا نقشه سیاسیه گواردنا ژئوپۆلیتیک li deverê berdam hene taybetî li vê dawiyê tu zanî jî heger welatek çi navê mesela Iraq be Sûriya be Lubnan be Yemen be nizam çi be li nava van welatan da dabeşkarî heye hejmûna welatan heye hebûna sarbazî heye Nurî Malikê dibêje plana İsraîlê van welatan di navxa da dabeşî çend herêman bike an çend beşan bike kewata gelû ev tirsa Malikî ku berdam li vê dawiyê daxuyaniyan dide dibêje me tirsiyeke ciddî heye من بەڕاستی بە تەواوی هاوڕانیم لەگەڵەوەی بەڕێز نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا گوتوێت ئێمە دیدگای ئەوە بەڵام ئەو دیدگایە ساڵێکە باسی لێوە دەکرێت خۆ دەتوانم بڵێم لە 1970ەوە باسی ئەم بابەتە دەکرێت و زووتریش باسکراوە بنگۆریۆن لە دابشکردنی وڵاتانی ناوچەکە باسی کردووە بۆ ئەوەی کە ببێتە وڵاتانی ناوچەکە لە ئیسرائیل بچووکتر بن بەڵام ئەم تیۆریای بنگۆریۆن بەڕاستی لۆژیکی نییەوە قابلی جێبەجێکردن نیە لەبەرەوەی یاسای نێودەوڵەتی ڕێگە بەوە نادات و پەیمانی نەتەوەیەکگرتوەکانیش ڕێگە بە دروستبوونی بارودۆخێکی هاوشێوە نادا و ڕێگە نادا وڵاتانی ناوچەکە بە هیچ شێوەیەکدا باش بن بەڵام دەتوانین نتوێن هەفگێتی ڕوڵێ خۆ لە سەراستی جیهانی گێرا بە لە قەیرانان فەرمە ڕوڵێ نەتوێن هەفگێتی لکیرە ڕەوشە غەزەیە لکیرە ڕەوشە ئوکراینایە لکیرێ بۆ کۆڕێگریە لە هێرشێن 2003 بۆ سەر عێراقێنەکە ڕوڵێ نەتوێن هەفگێتی عەستەن لە سووریە لکیڤە بوو بدهان و بصدان جبین هات نکردن همو در انجامنه والا درچ جبر کو بردام ولاتن بیز ویتو لدیجه هفدو بکارانی بابەتی ئیسرائیل و بابەتی جەنگ لە غەزا و لە لوبنان و لە سووریا ئەمە لەو بابەتانە بەڕاستی کە ئاڵۆزن ئەوەندە بە سانایی ناتوانین بەو شێوازە
وەکو نمونەیەک بەکاری بێنین لەسەرەوەی کە نەتەوەیەکگرتوەکان نەیانتوانێت وەکاری خۆی بکەن لەبەرەوەی دژبەری زۆر هەیە لە ڕووداوەکانی ناوچەکەەوە لە نێوان ئەندامانی ئەنجومەنی ئاسایش کە ئەنجومەنی ئاسایش بەرپرسە لە سەقامگیری و ئاسایش لە کۆمەلگا و بۆ ڕوبەڕووبوونەوەی جەنگەکان بە هەمان شێوە شەڕ هەیە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی شەیە بەڵام هەوڵەکان بە ئاڕاستەیەن کە ئەو کێشانە نەمێنن و کێشەکان بەشێکیان پەیوەستن بە دژبەری نێوان ئەمریکا و رووسیا چین و ئەمریکا و ئەو وڵاتانە ئەم دژبەریانان بوونەتە هۆکاری ئەوەی کە بڕیارەکان وەکو خۆیان جێبەجێ نەکرێن بە تایبەتی دوای ڤیتۆی ئەمریکا و ڤیتۆی رووسیا و چین بە هەمان شێوە بەڵام ئەگەر باسی بنەما بکەن لە ڕووی بنەماوە ناکرێت وڵاتان دابەش بکرێن با سوودانمان بەبیر بێتەوە سوودان شەڕێکی ناوخۆی لێ بوو شەڕەکە شەڕێکی خوێنڕێژی تەواو بوو چەند ساڵێک بوو شەڕەکە بەردەوام بوو دواتر کۆمەلگەی نێودەوڵەتی ناچار بوو ڕوو لە دابەشکردنی سوودان بکات بۆ باشوور کە کریستیان نشین بوو و بۆ ناوچەکانی دیکە کە ناوچەی موسڵمان بوون بەڵام بەگشتی تاکو ئێستاش لە باشووری سوودان دەوڵەتێکی خۆبڕێوەبەری هەیە دکتۆر مەبەستا من دەزیێتە بەسەر ڕەوشانوکەیە عێراقی بکەن نووری مالێکی دەبێژە ڕێک حوسا دەبێژێ بەرە خۆ بکێ دەبێژە ڕەنگە سەروشتی نەخشەی عێراقی بێتە داڕێشتن ji ber ku awal Sûriya Rûdê armanceyê dabeşkirina welatên navçeyê ye Îraq mebesta min e diktor li Îraqê berê miqawme heye gûmeka grûpên çekdar heye İsraîlê dike namançî İsraîl gefên bersivdanê dike hikûmeta Îraqê ve ku têgotin desalat bi ser van grûpan ve niye نوری مالکی دەبێژە نەخشەیە سیاسیە ناوا عێراقدا دەبێتە گوهارت ئەمە بابەتێکی دیکە دەکرێت گۆڕانکاری سیاسی دروست ببێت و دەکرێت نەخشەی سیاسی عێراق بگۆڕێ ئەماگەرێکی کراوەیە هۆکارەکەی چیە هۆکارەکەی بوونی گروپی چەکدارە لە عێراقدا لەبەر ئەوەی بوونی گروپ ئەو گروپانە پێیان وایە هاوپەیمانی بەغدا و ئەمریکی یاخودبوونی هێزەکانی ئەمریکا پێچەوانەی ویستی ئەوانە و حکوومەتی عێراق یاخود ئەو گروپە چەکدارانە پێیان وایە حکوومەتی عێراقی بەکرێگیراوی ئەمریکایە و پێی وایە کە باڵوێزخانەی ئەمریکا بنکەیەکی سەربازیە و مقاومەی ئیسلامی بۆ بەرهەڵستیکردنی بوونی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا بەڵامەوە دیدگایەکی تەواو تند ئاژۆیانەیە و دەربڕی هەڵوێست و سیاسەتی ئێران و سیاسەتی سوپای پاسدارانە لە ناوچەکە بەڵام حکوومەتی عێراق و عێراق بەگشتی مەرز نییە پابەندی ئەو دیدگای گروپە چەکدارەکان بن بەڵام کێشەکە لەکوێیە کێشەکە لەوەدایە کە حکوومەتی عێراقی ناتوانێت بە ڕۆبەڕووبوونەوەیەکی سەربازی ڕۆبەڕووی ئەو گروپانە بێتەوە یاخود یەکسەر ئەو گروپە تنداژۆیانە هەڵوەشێنێتەوە لەبەرەوەی لە بنەڕەتەوە ئەمان باوەڕێن بە دەستوری یاسانیە پێیان وایە ئەوان لە سەروی دەستور و یاسان ئەم ڕێکخراوە ڕادیکاڵانە دەربڕی ئیرادەی خەڵکی عێراق نین سیستەمی عێراقی لە دوای 20 ساڵ ئێستا پێویستی بە چاکسازیە پێویستی بە گۆڕانکاریە بەهۆی گەندەڵی دارایی سەرچ بدەما دکتۆر ئەو چاکسازیە و پێویستە سیستەمی سیاسی عێراقی بێتەکردن تو زانیژی عێراق وڵاتێکی فراپێکهاتەیە سەر ئەساسی ئاینی مەذهبی نەتەوەیش پێویستە چاکسازیەکان لەسەر ئاستی ڕژێمی سیاسی بەگشتی بن ئەمڕۆ کاتێک تۆ باسی پشکپشکێنەی تایفی دەکەی لە دەستوردا شتێک نییە بەناوی پشکپشکێنە دابشکردنی هەر سێ دەسەڵاتەکان کە سەرۆک کۆمار کورد بێت و سەرۆکی وەزیران لە شیعە بێت و هەروە سەرۆکی ئەنجومەنی نوێران لە پێکاتی سونە بێت شتێکی لەم شێوەیە لە دەستوردا نییە ئەمە پشکپشکێنەیە بە هەمان شێوە پشکپشکێنەی تایفی بوونی نییە بوونی سندوقی تایفی بوونی نییە دەبێت دەستا و دەستکردنی دەسەڵات بە شێوازێکی دیموکراتیانە بێواتە باڵا دەستی پێکاتەی شیعە و حزبە شیعەکان بەسەر دەسەڵاتدا ئەمە لە دەستوردا ناتوە ئەوان دەستیان بەسەر هەموو دەسەڵاتەکاندا گرتووە و قۆڕخی هەموو شتێکیان کردووە پێچەوانەی دەستوری عێراقە لەبەرەوەی لە دەستور باستەوە کراوە کە پێویستە دەسەڵات بە شێوازێکی ئاشتیانە دەستا و دەست بکرێت دەبێت بۆ دەستور بگەڕینەوە بۆ ئەوەی ئەم سیستەمە لە بنەڕەتەوە چاو بکرێتەوە جارێکی دیکە دووری بخەینەوە لە قۆڕخکاری و باڵادەستی ئەو حزبە سیاسیانە گەلو توژید بینی مەترسیەکی جدی سەر عێراق هەبە مینا لە غەزە کۆمینە بتایبەتی لە لوبنانێ لە یەمەنێ لە سووریێ ئیسرائیل گروپên çekdarên nava Iraqê jî bike amaç ji ber ku berdam behsa vêkê tê kirin
احتمال وارد جدا ئەگەرێکی زۆر کراوەیە کە شتێکی لەو شتە ڕوو بدات ئەگەری هەیە کە ئیسرائیل هێرش بکاتە سەر گروپە چەکدارەکانی عراق بەڵام بەواتایە نییە کاتێک هێرش دەکاتە سەر گروپە چەکدارەکان ئەوانەی کە هێرشان کردوتە سەر ئیسرائیل ڕوو لەوە بکات کە گۆڕانکاری لە ڕژێم بکات یاخۆت هێزە چەکدارەکانی عراق بگۆڕێت و ئەوان بە ئامانج بکات دەبێت زیاکاری بکەین لە نێوان گروپە چەکدارەکانی عراق کە شوێنکەوتوی ئیمامی خامنەی و سوپای پاسداران و ئێران و جیاوازی هەیە لە نێوان سوپای عراقی و هێزە ئەمنیەکان بەڵێ هەندێک لایەن هە لە سوارچەوەی هەماهەنگی کە گروپی چەکداریان هەیە و ئەوانە وەلایەن بۆ سیاسەتی ئێران هەیە بکەتە سەربان گروپان ژێرخانە ئابوووریە عێراقی ڕەوشە عێراقی دەبەرەکی بەچیت گەلو ناهەژیت سيتم الهجوم على ئەگەر هێرش بکرێتە سەر ئەو گروپە چەکدارانە هێرش دەکرێتە سەر جرف سەخڕ و قائم و بنکەی گروپە چەکدارەکان وەکو ئەوەی لە هێرشەکانی پێشوە ڕوویداوە سەرکردەکانیان بە ئامانج دەکرێن وەکو پێشتر لە کەرکووک و لە بەغدای نوێ ئەو کارە کراوە و لە شەقامی فەڵەستین لە بەغدا لە قایم و لە چەند شوێنێکی دیکەوانەی کە بنکەی گروپە چەکدارەکان و ئەوان لەوێ جێگیرن بە ئامانجەوە لە سووریا بە ئامانجگرتنی سەرکردەی گروپە چەکدارەکان و بە ئامانجگرتنی بنکەکانیان و ناوەندی بەرەمێنانی چەک و کارگەی چەک و پاڵپشتیان ئەوەی ئەو گروپە چەکدارانە کە مەترسیە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی عراقی و هەروەها ئامرازێکی زۆر مەترسیداری ئێرانە بۆ دەست بەسەرداگرتنی استراتیژی بەسەر عراقدا. گەلێک سپاس دکتۆر غازی فەیسەڵ ڕێبەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینی استراتیژی لە عەمان. گەلێکی سپاس دکتۆر.